دوام دانیشتنی دادگایکردنی ئەو کۆمپانیا و کەسایەتیانەی هاوکاری ڕژمی بەحسیان کردووە لە دادگای بەرایی هەڵەبجە بەڕێوە چوو. لە ناو وەڵی دادگا ناوی ئەو کۆمپانیا و کەسایەتیانە خوێندرایەوە کە داوایان لەسەر تۆمار کرابوون، بەڵام نوێنەری هیچ یەکێک لەوانەی داوایان لەسەر تۆمار کرابوو ئامادە نەبوون. دادوار بە مەبەستی وردبینی زیاتر لە دۆسیەکە دانیشتنەکەی بۆ هەشتی مانگی 1 ساڵی داهاتوو دواخست. فەریق حەمە ساڵح دادوەری دۆسیەکە هاوکاری دواخستنی دانیشتنەکە بۆ پەیام ئاشکرا دەکات. تەبلیغاتەکانی داوا لەسەرکراوان لە ڕێگەی بەریدەوە کراوە، بەریدی تۆمارکراوی گەڕاوی پیاڵن بە عەرەبی، بەرید مسەجل مڕەجع، بەڵام جوابەکە نەگەڕاوەتەوە، ینی فەرمانگە ڕەسمیەکان و پەیوەندیدارەکان پشتگیری ئەویان کردووە کە تەبلیغەکان گەشتون و جێبەجێ بۆ، بەڵام وەڵامەکەی بە پەسەندکراوی نەگەشتۆتە ئێمە. شێوازێکی تایبەتی بۆ ئاگادارکردنەوەی داوا لەسەرکراوان بە پێی ڕێکەوتنیەک لە نێوان عێراق و ئەو وڵاتە هەبێت ئیتیفاقیە کە شێوازی تەبلیغکردن و ئاگادارکردنی داوا لێکراوان و داوا لەسەرکراوانی دیاری کردی بێت، ئەبێ بەپی ئەو یاسایە و کۆڵێ بەپی ئەو ڕێکەوتنە بکرێت و بۆی ئێمەش وڵێ بڕیاردرا کە نووسراوێک ئاراستی سەروی خۆمان بکەین بۆ زانین تا ئەوان وکڵێ ئاگادارمان بکەنەوە بۆ زانینی ئەوەی ئایا لە نێوان عێراق و ئەو وڵاتانەی کە داوا لەسەرکراوان تیانیشتەجێن ڕێکەوتنیەک و ئیتیفاقیەکی تایبەتی هەیە بۆ ئاگادار شێوازی ئاگادارکردنەوەی هاوڵاتیانی ئەو وڵاتانە، یاخود هەر بە پێی یاسای عێراقی شێوازی ئاگادارەکرێنەوە بۆ ئەو دوو هۆکارە بوو. پارێزەری دۆسیەی قوربانیانی کیمیابارانەکەی هەڵەبجەش دەڵێت بەردەوام و ماندوو نابن تا و کەسانی چەکی کیمیایان بە ڕژێمی سەدام فرۆشتووە قەرەبوویان لێوەردەگرنەوە و ڕاپێکی بەردەم دادگایانەکەن. ئێمە ئەوەی گرنگە لای ئێمە ئەوەیە ئێمە ماوەی 10 ساڵ کارکردن لەو دۆسیە ئەوەندە بەڵگە کۆکراوەتەوە کە ئێمە داوا لێکراوان مەسئولیەتی مەدەنیەکە بخینە سەروان. ئەوە گرنگە کە ئەگەر ئەوان نەبووایان ڕژێمی عێراق ئەم وڵاتە نەبوو بتوانێت چەکی کیمیایی بەرام بێنێ. بۆ ئێمە دەمانێت ئەمڕۆ دادگای بەرایی هەڵەبجە ئەو مژدەیە بداتە خەڵکی کیمیاباران کراوی هەڵەبجە، گۆپتەپە و عەسکەر، شێخوەسان و بالیسان، قەرەداخ، بادینان، کە بەڵێ دادگاکانی هەرێمی کوردستان دەبنە ئەو دادگایی کە بتوانن کۆمپانیا بیانیەکان پابند بکەن بە قەرەب. گروپی دادوەری جیهانی و کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانەکەی هەڵەبجە سکاڵایان لەسەر 25 کۆمپانیای بیانی و کەسایەتی تۆمار کردووە و بە خستنە ڕووی دەیان بەڵگە و دوکۆمنت دەیانەوێت لە ڕێگەی یاساوە سزا بدرێن و قەرەبووی قوربانیان و زیان لێکەوتوانی کیمیابارانەکەی هەڵەبجەیان لێوەربگرنەوە. گەرچی دادگا لە دانیشتنی دووەمیش هیچ بڕارێکی نەدا و بێنجام کۆتاییات، بەڵام بەڕێوەچوونی دادگایەکە بۆ تا جێگەی دڵخۆشی کەسوکاری شەیدان و خەڵکی هەڵەبجە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.